خەڵکیش زۆر سەردانیەکە لەم شارانی چواردەوری مانچستەر و بڵێن لیدز و ئاوایتر شەفیڵد و بەملا ئەڕۆن خەڵک دێن لە بێرمیگامەوە سەردانمانەکەن شتێکی تایبەتە خەڵک بەلایەوە شتێکی سەرسەر هێنەرە چکات تیاری و ئەو شتانەیە ئێتر خەڵک زۆر بەڕاستی ماشەڵڵا قەرەباڵخە. بێنەرانی بەڕێزی بیکەی فۆڕم کاتەنان باش ئەمڕۆ هاتمەتە شاری بۆڵتن لای کاکە جەلال بیرۆکێکی جوانیان دروست بووە و ماوەی چەند ساڵێکە خەریکی خواردن فرۆشتنن لەم ناو تیارە ئەم کاتەوە باش هەستا چاومە خێر بێن بەڕێزی بە قوربان. باش سپاس. بیرۆکەی ئەم ئیشەتان لەکێوە ئەگەڕێت بۆ کێ ئەگەڕێتەوە؟ بیرۆکەی تیارەکە ڕاستی ئەگرێتەوە بۆ تقریبەن 9 ساڵ 10 ساڵ لەمە پێشتر ئەم شوێنە بڵین کە خواردنی دیافرشاوە کەرەڤانەیەک بووە ئیتر شتەکە پاش 24 ساڵ بیرۆکەیەک مادانە ئەو کات تیارێک پاسێکمان هێنا پاسێکی دەبڵ دەکە بۆ سێ دەبڵینەکان ئەویش تقریبان 6 ساڵی 7 ساڵێک بەردەوام بوو دوای ئەوە هەر خەڵ بەلای شتێکی بۆتان با بیرۆکێکی تر دانێ شتێکی کە ئیتر ئەوە بوو ئەم تیارەمان بە فکرە هات ئەم تیارەمان هێنا ئێرە بۆ تقریبان 7 ساڵە لێرە پێشوازی لە خەڵکەکەین لێرە. زیاتر مشتەرەکانتان کوردە پاکستانی ئینگلیزە قۆمەکانی ترە زیاتر مشتەرەکانتان چی قۆمیەکە؟ واللهی ڕاستی ئێمە مشتەرەکان لە هەمەلایەنە هەمانە بەڵام کوردمان هەیە و زیاتر مەسەڵەن بە حکم منتەقی ئێمە هندی و پاکستانی زۆرە لێرە ئەوان زیاتر دێن وەروا ئینگلیزیشمان زۆرە کوردێکمان هەموو قۆمەکان دێن سەردانمانەکەن. زۆر باشە. لە بۆڵتن لە چی شەقامیەکەن لە کوێن خەڵکتان دۆزێت؟ ئێمە هەر لە سەرەتاکێتە ناو بۆڵتن لە پاڵی یونیڤەرسیتیەکان لێرە ئەم جادە دین ڕووتی پێڵێن ئیتر کەوتی دین ڕوت بڵێن بەناوبانگە لە بۆڵتنە شوێنەکە. توانیتانە هەنێک بڵێن هەلی کار بۆ کوردەکان یا بۆ کەسانی تر؟ بەڵێ لێرە خەڵک زۆر ئیشی کردو لە کوردەکان براکردەکانمان تقریبان پێم وایە خەڵکی زۆر پێشتر کردیەتی وازێناوە بزنسی خۆی داناوێ شتێک بەڵێ هەمومان کوردین یعنی غێرە کوردمانتیان نییە. مەسان خۆش بێت. سەلامی سپاس دەکەم بەخێر بن چاوەکەن قوربانم بەخێرن سەر چاوەکان. BK4 تاکە کەناڵی کوردی لە ئەوروپا ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە BK4